وادەی دەستپێکردنی هەڵبژارنە گشتیەکانی عێراق کەمتر لە 4 مانگی ماوە و کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکانی عێراقیش بۆ ئەو مەبەستە ئامادەکاریەکانی دەست پێ کردووە و داوا لە هاوڵاتیان دەکات سەردانی بنکەکان بکەن تاوەکو کارتی دەنگدان وەرگرنەوە. هاوکات ئەوانەشی بایۆمەتریان نییە دەتوانن هەر لە ڕێی بنکەکانی کۆمیسیۆن بایۆمەتریش دەربێن و پاشان کارتەکانیان وەرگرنەوە. لقی هەولێری کۆمیسیۆنی عێراق دەڵێت ئەوەی لە ڕۆژی دەنگداندا کارتی ئەلیکترۆنی پێ نەبێت بە هیچ شێوەیەک ناتوانێت دەنگ بدات. ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین بچن سەردانی ناوەندەکانی تۆمارکردنی بایۆمەتری ئێمە بکەن ئەو هاوڵاتی خۆی تۆمار نەکردووە خۆی تۆمار بکات ئەوانەشی کە خۆی تۆمار کردووە سەردانی ناوەندەکان بکات بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدانی چونکە هیچ هاوڵاتیەک بەبێ کارتی بایۆمەتری و کارتی دەنگدانی ناتوانێت ببێت بە دەنگدەر سیستمی هەڵبژاردننی ئەمجارە ڕێگەی پێنادا. ستافی کەناڵی پێیام بۆ چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەی وەرگرتنەوەی کارتی ئەلیکترۆنی سەردانی چەند بنکەیەکی تایبەت بە کۆمیسیۆنی کردو لە نزیکەوە هاوڵاتیانی بەسەر کردەوە وەک خۆیان ئاماژەی پێدەکەن دەنگدان پرۆسەیەکی گرینگە و داوا دەکەن سەرجەم هاوڵاتیان کارتەکانیان وەرگرنەوە تاوەکو گەلی کورد بتوانێت ڕێژەیەکی بەرچاو لە کورسی پەرلەمانی عێراق بەدەست بێنێت. ئەو شتەی بە حەقش خۆمان زان کە بێن لە خۆمان پێچینەوە دەنگ بدەین وەکو مەراج ئەمن هاتیمە کاتی خۆی ئەو بایۆمەتریان لە بۆمە دروست کرد لەگەر کارتەشکیان دانیست ئەو کارتیان لە بۆ گۆڕین کردیانە ئەو کارت هەموو برین هاوڵاتێک کە خەڵکی ئەو کوردستانەیە حەق خۆیتی ئەو کارتی هەبی و بۆ کارتی بێدەنج خۆی بدا. ئەمە لە 2016 بایۆمەتریم کردی لە 2016 ئەوان ئەو دەمای ناکردە ئێستا دەکەن ئەزە پێک ئەمە هەویەکەی وەردەگرینەوەیان بایۆمەتری دەکەن پێکەوە سەڕی دەگرن بڕە قەرەباڕی دروست دەبی داوا لە هاوڵاتیان دەکەم بێنەر کارتەکەی هەر وەگرنەوە سەود بدەن و سەود نەدەن بەس کارتەکەی وەگرنەوە لە بۆ تەزویرات و لە بۆ شتێکی هەویەکەیان پێبی شتێکی باشە ئەگە بەو کارتەوی پرۆژەکە زۆر بەخانی بەڕێوە دەچین. هەڵبژارنە گشتیەکانی عێراق کە لە ڕۆژی 12 مانگی 5 بەڕێوە دەچێت بە شێوازێکی ئەلیکترۆنیە و ئەمە ژوا دەکات دەرفەتی ساختەکاری کەمتر کاتەوە هاوکات بە پێی یاسای کۆمیسیۆنی عێراق هیچ دەنگدانێک نەماوە بە ناوی دەنگدانی تایبەت بەڵکو دەبێت سەرجەم هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و زێرەڤانی هاوشێوەی هاوڵاتیان لە یەک ڕۆژدا دەنگ بدەن ئەمەش کارە ئاسانیەکی تەواو بۆ کۆمیسیۆن دەکات تاوەکو کارەکانی لە ماوەی ڕۆژێکدا تەواو بکات. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.